تیمێکی سەر بە مۆساد بە شێوەیەکی زۆر نهێنی لە شوێنی خۆشاردنەوەی نەسڕوڵڵا نزیک بوونەتەوە. کۆمەڵێک ئامێریان پێ بووە، نە پێشتر بینراوە و نە هیچ کەس لە تواناکەی دەزانێت. کاتێک گەیشتونەتە ئامانج خەریک بووە خۆیان بەهۆی بۆردومانی فڕۆکەی ئیسرائیلەوە تیا بچن. بەڵام دوجار ئەو ئامێرانە ڕۆڵی یەکلاکەرەوەیان بینیوە لە کوژرانی نەسڕوڵڵا. ئەمە چەند نهێنیەکی نوێیە کە تازە لەبارەی کوژرانی سەرسەختترین نەیاری ئیسرائیلەوە ئاشکرا دەبێت. ڕۆژنامەی یەدیعۆت ئەحرەنۆتی ئیسرائیلی هەندێک زانیاری نوێی لەبارەی کوژرانی حەسەن نەسڕوڵڵا ئاشکرا کردووە کە بۆ یەکەم جار تەون و داوە نهێنی و ئاڵۆزەکانی ئەو ئۆپەراسیۆنە ئاشکرا دەکات. پلانەکە بە هەماهەنگی و ڕێکەوتنی سوپای ئیسرائیل و مۆساد بووە لە بەرزترین ئازدا. ئەگەر بچووکترین هەڵەی تیادا بکرایە هەمووی ئاشکرا دەبوو، هیچێکێکیش لە سیخوڕەکانی ئیسرائیل ڕزگاریان نەدەبوو. لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو مۆساد پەیامی بۆ سوپا ناردووە لەو کاتەی داواتان لێ دەکەین بە هەموو توانای خۆتان بۆردومانی ناوچەکانی حیزبوڵڵا بکەن بۆ ئەوەی سیخوڕەکانمان بتوانن لە کاتی بۆردومانەکە پلانەکەیان جێبەجێ بکەن. یەکەی 8200 مۆساد زانیاری پێگەیشتووە کە کۆبوونەوەیەکی گرنگ لە نێوان نەسڕوڵڵا و عەباس نیلوفرۆشانی ژەنەڕاڵی سوپای قودس و عەلی کەرەک فەرماندەی مەیدانی حیزبوڵڵا بەڕێوە دەچێت. بۆیە زوو نەخشەیەکی وردیان داناوە. ئەوەی کەوتۆتە ئەستۆی سوپا ئەوە بووە لە کاتی دیاریکراوتا بە سەدان بۆمب بەسەر گەڕەکی حریک لە زەحی خواروی بەیروت بەربداتەوە. لەو ناوچەیەی زانیویانە حەشارگەکەی نەسڕوڵڵای لێیە. هێرشەکە بۆ ئەوە بووە هەموو چەکدارانی حیزبوڵڵا خۆیان بشارنەوە و تیمەکەی مۆساد بتوانێت کاری خۆی بکات. بە تیمەکە وتراوە ئەگەری ڕزگاربوونتان نیوە بە نیوەیە، چونکە ئەگەر دەستگیریش نەکرێن دوور نییە بەهۆی بۆمبی فڕۆکەکانی ئیسرائیلەوە تیا بچن، چونکە بۆمبەکان هەموو گۆشەیەکی ئەو ناوچەیە دەپێکن و ناهێڵن کەس سەردەربهێنێت. ڕۆژنامەکە دەڵێت سیخوڕەکانی مۆساد هەندێ ئامێریان پێ بووە لە ساڵی 2022 دروستکراوە و شێوازی کارکردنیان لە ئامێری فیلمەکانی خەیاڵی زانستی دەچێت. تا ئێستاش بە دیاریکراوی نازانرێت کاری ئەو ئامێرانە چی بووە. سیخوڕەکان لە کاتی بۆردومانە چڕەکە ئەو ئامێرانەیان لە نزیک حەشارگەکانی نەسڕوڵڵا داناوە و بەو هۆیەوە ئاگاداری هەموو جوموجوڵەکانی بوون. دواتر هەر بەهۆی ئەو ئامێرانەوە ڕۆژی 27 ئەیلولی 2024 شوێنی نەسڕوڵڵا دەستنیشان کرا و هێرشی کرایە سەر. لابارەی وردەکاری هێرشەکەوە ڕۆژنامە ئیسرائیلەکە دەڵێت لە کاتژمێر 6:20 خولەکی ئێوارە چەند فڕۆکەیەکی ئیسرائیلی 83 بۆمبیان لەسەر ئەو شوێنە بەرداوەتەوە کە نەسڕوڵڵای لێبووە. کێشی هەرێکێک لەو بۆمبانە 1 تۆن بووە. هێرشەکە لە ڕێی چەند فڕۆکەیەک لە جۆری F-15I و F-16I ئەنجام دراوە و ئەو بۆمبانەی بەردراونەتەوە لە جۆری BLU-109 بوون کە ئەمریکا دروستی کردوون و بەرزترین سیستەمی ئاراستەکردنیان تیا بەکارهاتووە.